بەڵام بەرزان لەگەڵتان بەردەوامین ئەمڕۆ لە تەوەری دووەمی بەرنامەی بیان باش کوردستان لەسەر بەکارهێنانی دەرمان قساکەین. دەوترێت دەرمان وای لێ هاتووە کە باسانی دەگاتە دەستی هەموو کەسێک وە وای لێ هاتووە کە لە هەندێک لە ماڵەکانە کۆمەڵێک دەرمانی دیاریکراو هەن وەکو حەبی سەرێشا و دەرمانی خەڵامەت ئەمانە ینی وای لێ هاتووە بە هەرەزوو بەکارهێنێت وەک چۆن خەڵک شتێک دەخوات بەو شێوەیە لە ماڵانە بەکاردێنێت لەم ئەمڕۆ گفتوگۆ دەکەی لەم بارەوە بە میواندارەتی بەڕێز دکتۆر ئەدلێر حەسەن پزیشکی دەرمانسازی پسپۆرت. دکتۆر بەخێر بێیت. باش دەمانێت ئەوە لەوە دەست پێکەین بۆچی بۆ ئاسانە دەرمان دەستی خەڵک دەکەوێت؟ مشکلەکە ئەوەیە کە سەرچاوەکان ئاسانن و خەڵک دەتوانێت لە ڕێی جیاواز کە مراقەبە نەبێت لەسەر دەرمان لەلایەن لایەنی پەیوەندیدار ئەو کاتە ئەتوانرێت نەخۆش دەرمانەکەین دەست بکەوێت. تر کە دەرمانەکەیش دەستکەوت عادەتەن خەڵک هەوڵات زوو لە کاریگەری نەخۆشەکە نەجاتی بێت و زوو بڕوە زۆر بەکارهێنێت و بەردەوام بەکارهێنێت تر بوو دەوای لێت فێرە بێ کە فێر بوو و دەودا مەزەڵەکان زیاتر ئەدۆزێتەوە ئەتوانێت بە ئاسانی بەکاری بێنێت و وای لێ ئیتر ئەبێتە حاڵەتێک لە خۆگرتن ینی وەکو ڕۆتینێک وەکو مۆدلێک لێ هاتووە لە ماڵان هەموو حەبێکیان دەرمانێکی ئازاشکێن هەیە. دکتۆر ئەمە ئەگەر هەبوون ئێمەیان بڵێن بە ئاسانی دەستیانەکرد وەکو خۆتان باسان کرد ئەمە ئەگەڕێتەوە بۆ هۆشیاری چاک کە بە ئاسانی دەستیەکەوێت و بەکارهێنەیان ئەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمە تەندروستیە کە لە وڵاتی ئێمە هەیە. خۆ ئەگەڕێتەوە بۆ سیستەمە تەندروستیەکە چونکە دائما طبيعتي انسان لهم عالم نقل نتوي كودي خمان لهم عالم موابوا همو ملتك همو تاشي لجينا دائما حسب سركيشك حسب شتك يعني حسب تجاوز هذا زوجتي قانوني كابويا اگر بكري ما بسيستم بهمان شوا اتوان الرجال اللي بيجي يدخل لهمو لاكي شلون يعني ما بس او خطا سيستمك والله لسه سيستمك كيشك اما بون منا نخرج ناتوانت يعني نكرت بانيا متوانت لێک هاتە سێ خەسخانە چوار بگەیتە دروستی بگەڕێت و بە هەمان شێوە سێ چوار جۆ دەرمان وەربگری ئەی نەخۆشی باش ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کارەسانی زۆر زۆر کراوە کارەسانی زۆر چۆن نتوانیت ئەمە چارەسەر بکەیت مەسەڵەن لە وڵاتان چۆن ئەمە چارەسەر لە وڵاتان هەر کەسە و کۆدێکی خۆی هەیە یەک کارتی هەیە توانێت لە مانجەکە یەکجار سەردانی نەخۆشخانەکەی لێ ماڵ خوان نزیکی لای خۆیان بکە ئەو کاتە کە تۆ ئەوێ ڕیکۆرد دەکرێت جاری داهاتوو کە کارتەکەی لێالەتەوە فلان ڕۆژ هاتوویت ئەو عیلاجانە شێ وەرگرتووە پێویستە بەردەوام ینی سیستەمێکی قورسە ئەگەر بڕیاری ئەمە ئاسانە بەڕاستی چونکە لەسەر فۆرمی بای ئەتوانێت هەموو کاتێک دروست بکرێت ئەتوانێت هەموو ماڵبەندێکا یەک پەنجەموەر هەبێت یعنی شتێکی زۆر ئاسانە لە ماڵبەندی تەندروستیە ئەتوانێت پەنجەموەرێکە بێت کەسێکە چون لێ ماوە یەک جار مانگەکە زیاتر نەچێت بەس نەخۆش هەیە ڕۆکە لە ڕۆژەکە سێ ماڵبەندی تەندروستی چوار ماڵبەندی تەندروستی گەڕاوە. باش زۆر جار لەوانە ئەمە بۆ بێسیقەیش بگەڕێت لە بینی نەخۆش و دکتۆرا بەس بابێن قسە لەسەر دەرمان بکەن بەکارهێنانی حەبوو دەرمانی زۆر بە تایبەت بۆ نەخۆشیەکان کاریگەری چی ئەبێت ینی کاریگەری سلبی ئەبێت ئیجابی بۆ سەر لە مرۆڤ زیاتر لە چ ڕۆیەکەوە کاریگەری ئەبێت؟ خۆی کاریگەریەکان زۆرن ئێمە هەنێ کاریگەریمان هەیە لەسەر دەرمان کە دروستیەکات کۆلمە کاریگەری مادیمان هەیە و کاریگەری معنەویشمان هەیە کاریگەر مادیەکە ئەوەیە کە نەخۆشەکە بەردەوامێ پارە سەرفکات بۆی کە بچێت دەرمان بکرێت بە تایبەتی لەو زەیچۆک و ئێستا کە موچە خۆ دەزانی بۆ شێوەیە نەخۆشە بێ پارە سەرفکە لە وڵاتانی تر ئەمە گرانە زەریبەیە چێتە سەر لاەنە معنەوەکەی ئەوەیە کە نەخۆش کاتی دەمانەکە بەکارهێنێت هەز بەواکە دائما کێشەی نەخۆشی ئێمە ئەوەیە کە ئەوێ زوو چاک بێتەوە ئێمە سەبر لەسەر دەرمان نییە بەسووترین کاتە بڕوا بکە نەخۆش هەبووە زیبکەی هەبووە چێت چون بۆ حەفلا بێ هەر ئەمڕۆ زیبکەی نەمێنێ یعنی سێ ئەو تەحمل و سەبرەکە ئەبێ زوو چارەسەر بێ کە زوو ئەوێ چاک بێتەوە بێ دەرمانەکە زیاتر بەکاربێنێ کە زیاتری بەکارێنا مزعفاتەکەی زیاتر دەرئەکەوێ ئەوەیە لەبەرەوە نەخۆشەکە بەردەوام سەبر بێ لەسەر لەگەڵ بەکارهێنانی دەرمانەکەیە چونکە دوای مزعفاتەکانی دەرئەکەوێت لەسەر باش ئێوە هەست ناکەن کە بڵاوبوونی نەخۆشی زۆر جار بۆ بەکارهێنانی غەڵەتی دەرمان ئەگەڕێتەوە کە زۆر دەرمان بەکارهێنن یان لەوانەیە زۆر جار بە غەڵەت بەکاربێنن یان زۆر جار ئەوەنە بەکاریان هێناوە مەناعیان نامێنێ بۆ ینی بەرگەی نەخۆشی ناگرن خۆی بزەبت ئەوە زۆر ڕاستە چونکە هاوڵاتیی وڵاتی ئێمە وەربگرە لەگەڵ هاوڵاتیی وڵاتانی ئەوروپی لە هەمان کاتە بە دوو عیلاجی جیاواز ئەبینیت کاریگەریەکان فەرقی هەیە لەبەر ئەوەی ئێمە زۆر بەکاریهێنین ئەوان بەکاری نەهێنن ئەبین هاوڵاتێکی لە ئەمە بەردەوام کە لە دایکە بێت شوبیلتیابات و چیوانە وەرەگرێ و دەتر ئیسجابی پێی نامێنێ و ئیسفادە لە دەرمانەکە ناکات نەخۆشەکەی تریشی زیاکە بەڵێ بە فعلی وایە کاتێ نەخۆشە دەرمانێکی بەکارهێنا ئیسفادەی لێن نەکرد بۆچی چکە لاواچی زۆرتر پێشە بەکارهێنابێ یان ئەو دەرمانە بۆ نەخۆشەکەی گونجاو نەبێت و کاریگەری پێشووتری لەسەر هەبووە هەنێک کات ینی
نەخۆشێک بە حەبێک تێک چوو بە پەلق گەیاندویانتە نەخۆشخانە هۆکاری ئەمە چییە؟ من جارێک لە دکتۆرێکی هاوڕێم پرسی لە هەندێک لە دەرمانخانێت داوا شوێنانی کە با بڵێن حەب دەفرۆشن دەرزی ئێن دوو دەرزی شتێکەڵاوە کرێ نازانم ناوێکی هەیە پرسیارم لێ کرد ئەوشتی ئەمە شتێکی ڕێگەیەکی زانستی نییە نازانم مەخ کورد خۆی داێناوە شتێکی وای وت ئەمە ئیبتاعی وڵاتی خۆمانەگەنا خۆی زانستی نییە چونکە ئێمە شتێکمانێ پێ ئەو دوو نوع دەرزیێت چیەکە تێکەڵە خۆی زۆر کەسێت تێکەڵە خۆی دەرمانخانەکانە من ناکرێت چونکە دەرمانخانە زەدیشی بەخشنی دەرمانە بە نەخۆش و تەعامل لەگەڵ دەرمانلاوی لە شوانە بکرێت کە قانونی نوێیاسایی دەرزیێت چیەکە بەڵێ ئەمان لە شوێنەکەی تراکرد بەسم دەرمانخانەکانە ئەمە زۆر کەس هەیە تووشێم کارەساتە ئەبێت کە وتمان دەرمان غڵات بەکارهێنان یان لە کاتی خوا پێویست نەبوو کاریگەری خراپ دروستەکە یەکێک لەوانە ئەو دەرمانەیە کە تێکەڵ ئەکرێت خۆی ستێبلتی دەرمانمانەوەتە جێگیربوونی دەرمان کاتێ دوو دەرمان تێکەڵ ئەەکەی لە بەسەرەکە تا چەند دقە بێکەوە کارلێک ناکەن تا نەخۆشەکە ئیخوا ئەمە کارەساتە چکە دوو جۆ دەرمان تێکەڵاوکردن بە هیچ جۆرێک لە زانستی پزیشکی دەرمانسازیە ڕێگە پێدراو نیە بێجگە لەوانی کە خەریکە خۆی بە ڕێگەی جیاواز و بە حەجمی جیاواز تێکەڵێکە ئەهینە ئەوە زانستی نیە و داوا جاری وایە نەخۆشێک بە یەک خواردنیەک هەفتەیەکە چێ هۆکاری ئەوە چییە؟ یعنی چۆن ینی یەک با بڵێن حەبێکی وەرگرتووە دەنشێک لە حەبەکەخوا تەندروستی تێکەیە ئەوە هێوەیە حەبەکە بەخۆتە چییە؟ خۆ جاری وایە نەخۆشەکە لەگەڵ دەرمانەکان ڕانهاتوە حساسەتی پێی هەیە یان ئەبووە دوای نامی خۆیان پێش ناخواردوێتی یان حدەنکی هەفتۆ پێویستە بەڕاستی هەموو دەنگکە هەبدو بەرداغای لەگەڵا بخۆیتەوە ئەم لاوە چی لەڵا نەخواردبێتەوە لەسەر مەعیدەی مساوی مەعیدەیە و تەرکیزێکی دروست کردبێت و تووشی ئەڵەن زۆرشانە کرد باش ئەی بۆ دوکتۆرانە بڵێن چی کە پێنج حەبیان لەوانەیە نەخۆش هەیە هەندێجار من خۆم بینیمە 11 حەب لە ڕۆژێکە بەکارهێناوە ئەمە لەوانەیە بە پێی ڕێنمایی دکتۆریش بێت ئەمە کاریگەری نییە بۆ سەر هەر کاتێک دەرمان لە سێ نوع زیاتر بەکارهێنرا کاریگەری لاوەژەکانی بە زووی دەرەکەون بەڵام هەنێ حاڵەت هەیە پێویست بەواکە نەخۆشەکە زیاتر لە 3-4 جۆ دەرمان وەربگرێت ئەوش بۆ فترێکی کاتی بۆ نمونە نەخۆشەیە زەختی بەرزە شەکری بەرزە ڕەبوێتی حساسەتێکی زۆری توش بوو لێ کاتە تۆ پێویستە مەفروزە 4-5 نوع دەرمان بێکۆی بۆی حاڵەتەکەی خێرا مستەقل کەیت و دوایی عدەدی دەرمانەکان کەمەکەیتەوە بەڵام ناگونجێ و نابێ نەخۆش هەتا یان نەخۆشێکی مزمینی هەبێ لێ کاتە 5 دەرمان 6 دەرمان بەکاربێنێت هەنێ حاڵەت هەیە ئەکرێت ضرورە پێویستە گونجاوە مەسەن ئەنواعی حەبەکان مەسەن لە کاتێکە 3-4 حەبەیەک و بخۆیت خۆتان بۆ حەبێکەوێ دوو پەرداخە بخۆیتەوە بەڵام لێرە بەڵێ دکتۆر سەبارەت بە بازرگانی دەرمان زۆر باسەکراکە لەماوەی ڕابردوو زۆر باز لەوە کراکە و دەرمانی دێت تا هەرێمی کوردستانەوە کەسانە گەێنن کە پسپۆڕنی لەمە بڕوارەکە یاخود کوالەتی دەرمانەکە کوالەتێکی باش نییە دەرمانێک ئاوا بێتە ناو وڵاتەوە بۆ جۆرەش بیبەخشنەوە بێت چی دروست بڵێ مشکلەکە ئەوەیە کە ئەگەر ئێمە خۆمان خاوەن ماڵ بین و خاوەنی دەمە وەکو پزیشکانی دەرمانساز خۆمان کۆنتترۆلی دەرمان بکەین لە سانەوە تو 5 عیبەکان ئەڕات بەڵام کێشەکەوەیە کە ئێمە ناتوانین لەو بۆ ڕێگا وەکو دەرمانسازەکان کۆنتترۆلی هێنانی دەرمان بکەین بە شێوەیەکی بۆ شێوەیە کە خۆمان ئەمێنێت و قانون ڕێگەی پێین چونکە کەسی زۆر گەورە و کەسی دەسەڵاتدار و کەسی بازرگان و بزنسمان زۆر لە ئێمە گەورەتر هەن کە ئەمامەڵەمان و ئەدەرمانەوەکەن و تەنانەت بگرە ئەوانیش دیاری ئەەکەن کە چنی ئەگەرمان بێنە ئەم وڵاتەوە چونکە ئەمانە خۆ دەزانیت دەرمان و چەکۆستی حەمادەی مخدرات یەکێکن لەو سێمە تیجارەتە گەورانی کە لە عالەما بەردەوام بەرە پێشەوەچێ دەرمانیش یەکێک لەو بابەتانە لەبەرەوە لەبەر بازرگان و کەسی گەورە بەڕاستی مەجال نادرێت کە ئێمە دکتۆر وابێت کە بازرگانی دەرمان لایەن خەڵکی بازرگان و خۆت ناودێنە کۆمەڵک خەڵکی ناپسپۆر لە مەجالەکەی بەدەستیوێتیانی پزیشکی دەرمانسازمان بۆ چیتر ئێمە لە بەکەهێنانی دەرمان و ڕێنمایی نەخۆشەکانە لەگەڵ نەخۆشە نزیکین بەڵام لە هێنانەکەی دوورین باش هێنانەکەی ئەخر کە دەرمانەکە ها دەرمانەکە باش نەبێت بە کەڵک نەهێ ئیتر چۆن ئێوە ئەتوانن ئەو دەرمانە بیان بە خەڵک ئێمە حکومەت هێرم خۆی کوالیتی کۆنتترۆلی بۆ کات کاتێک حکومەت هێرم کوالیتی کۆنتترۆلی بۆ کرد ئەو کاتێ دەرمانەکە چێتە بازاڕ و ڕێگە پێدراوە بووی کە نەخۆش بەکاری بێنە بەڵام من بە بەسەر ڕئیسەکەم لە چیا بۆ نمونە دەرمانێکی زەخت کەسی تاجیر یعنی ئەچێ لە فەڕەنسای کرێ نە ئەچێ لە ئەڵمانی عەق دەکات لەگەڵ لە فڵان شوێنی تر عەق دەکات یعنی ئەو زیاتر لەو ڕۆ زیاتر لە ڕووی پارەوە ئەو سیرەکە ئێوەش ئێمەوەی کێمە بە نەخۆشە بەسێتەوە ڕۆ عیلمەکەیەتی هەم بەکارانی دەرمان کاتی بەکارانی دەرمان زەر و زیانەکانی پرسیاکردنی تایبەتی نەخۆشەکە چکە شەریە نەخۆشە بلامە چۆن خۆمیان چۆن نەخۆم هەیە نەخۆشیە پرسیای تایبەتی خۆی هەیە چکە نەخۆشمان هەیە حاڵەتی نەفسی هەیە نەخۆشمان هەیە دووجانە نەخۆشمان هەیە قەلەقە لەندەمانی تایبەتی بۆ نووسراوە پێویستی بە پرسیای تایبەتە بەڵێ ئێمە لەوانە نزیکین بەڵام بە نسبەت
وەکو باسماکە لە ڕووی بازرگانیەکەەوە ئەوە بەڕاستی لێمە دوورترە. دکتۆر سەبارەت بەو دەرمانانەی کە ئازارشکێنن ینی خەڵکێکی زۆر ینی خۆی پێوەکی تۆر کە بەکارێنێ بۆ نەپاراستۆڵ هەر جۆرێک لەو دەرمانانەی کە ئازارشێنن ینی ئەمە خۆکردن سەر ئەمە وەک هەندێک کات باز لەوە کرێت کە ئەم مادانە هەندێک موادی مخدر یا موادێک کە خۆگر بێ پێوەتی ئەکرێت بۆیە خەڵک هۆگری ئەبێ ینی ئەمانە چ مەترسی دروستەکەن. ئەم مەترسەکان ئەوەیە کە هەر کاتێک نەخۆش یان هاوڵاتێکی ئاسایی دەرمان بە ئاسانی گەیشتە دەستی و زۆر ئاساییشە و بە ئاسانیش ئەتوانێت لای خۆی بەکاری بێنێت. ئەو دەرمانەی چێکلوانی کە بە ئاسانی بەدەستی نەخۆشەکە ئەگە و هەر کاتێک بیوێ بەکاری هێنێت. جاری باشە نەخۆشەکە سەرشەیەکی بەسیتێتی ینی پێویستی بە ئیسراحەتێکی دەدەقە چارەێکێکێ چاکە بێ یەکسەر حەپەکە لەگەڵ ئاخوا ئەمە خۆگرتنی پێوە ئەکات شەرێ دەمانەکە مخدر بێ بەڵام نەخۆشەکە هەر بەردەوام خۆگرێت ینی هەنێ نەخۆشیە بڕابکە نەفسیان هەر لە بەردەوام سەرمێشێت وڵ هەر بەردەوام پشتی مێشێت عیلاجەکە بۆی گرتووە بۆی بەکار هاتووە هەر لە وڵای هەر تەسڵەکەم هەر بێشێ لەبەر ئەمە بەشێکە لەوەی کە نەخۆش بەردەوام خۆی پێوەگرێ ئەو نوع حەپانشکەتە باسیەکەی ئێستا لە زۆبەی ماڵەکانە هەیە وا لێ هاتووە دەرگای سەراجە بکەیتەوە لە جێتی میوە دەرازەکەی ئەمە شروع بێت جەمشلەکەوێ ئایا ئەم دەرمانە بۆ کەسێکی ئاسایی بەکارێت ئێگەر کەسێک دووجان بوو چۆن بۆ بەکارێت ئێگەر کەسێک مناڵ چۆن بۆی بەکارێت ئێگە مناڵەکە نەخۆشی تری هەبوو چۆن بۆی بەکارێت. دکتۆر سەبارەت بە هۆشیاری تاک تۆی کە باست کرد ینی ئەمە دوو جانبێ جانبێکە بێ بۆ کەسانی کە لە سێدە لەو دەرمانخانەکانە کارەکەنەوە لەو شوێنانە کارەکەن کە لە شار و شارچەکانە هەیە کە پێویستەوە کۆی خۆت باسی کرد بە بەرپرسیارەتیەوە ئەم دەرمانە بن بە خەڵک وە جانبی دووەمی ئەوەی کە هاوڵاتی فێری ئەوەکەن ئێوەی پزیشکەکان بە تایبەتیوانی کە لە بواری دەرمانسازیە کارەکەن کە هەر لە حزەیەک هەستی کرد ناساغە ڕانەکات بۆی دەرمان وەرگێ و بی خۆ بەکاری هێنی خۆی مشکلەکە ئەوەیە من ناتوانین هەموو هاوڵاتێک تێگەینی ینی زۆر کۆنتترۆلە تۆ هاوارکەی بەناو خەڵکە یان ڕاگەانەکانیش بکەم تەرخەمن ینی تۆ ئەبێت سیستمی ڕاگەاندن هەبێت ئێستا کەناڵمان هەیە کەناڵی پەروەردەی ئەمە شتێکی زۆر ئازە و زۆر پێشکەوتووە بەس خۆزگە کەناڵەکان شتێکی تایبەتە بۆ بەس بۆ بەڕێوەبردنی کەتی تەندروستی بۆ نمونە نەخۆش لە چه حاڵەتێکا پێویستە سەردانی دکتۆر بکە لە چه حاڵەتێکا پێویستە دەرمانەکان لە کاتی خۆیان بەکار بێنێ ڕەنمای تایبەتەکان کامانن چکە ئێساش لەسا هەفتای لە ئافرەتان هەنێ دەرمانی تایبەتی خۆیان هەیە بڕۆکە ئێساش کە چلا دکتۆرەکەی دەرەوە هەر لە ڕووی ناپشارەکەی لە دکتۆرەکە بکات لە سەر شێوازی بەکارانەکە لەبەرەوە پێویستە هەموو هاوڵاتێک هەموو دقێک نەچێت بۆ دەرمان وەرگرتن هەموو دقێک پێویست نەکە ئێستا تۆڵی سبێنە جەژنەوەڵا بە تۆزێک فاسۆلیای زای لە ماڵەکە هەبێ بەس پێویست ناکە دەرمانی زای لە ماڵەکە هەبێ بڕوا بکە نەخۆش هەبوو لە پاییزە تو دیم دەرمانە بەم بۆچی بۆی بۆ پاییز هەبێ کەسیش هەبووە لە سەفەری کردووە بۆ شوێنێک مەسەڵەن یان بۆ شارێک بۆ شارێکی تر یەکەم جار بیر لە دەرمانەکە ئەکاتەوە بۆ چکە لەوانەیە ترسێ لەوێ دەستی نەکەوێ یان بۆ شەوەی کە خۆی ئێستا بۆ حورەتە پاڵی لیاوەتەوە بەکاریبێن لێوە ناتوانێت بەکاریبێن ئەو دەرمان و حەبانەی کە ئێمە هەمانە کوالیتیان باشە بەنسبەت کوالیتەکەەوە کوالیتەکان ئەوانم کە حکومەتێنم خۆی قەراری لەسەر بەڕاستی و هەولێر فاسی تەواوی بۆ کرێت و ئەوی کە لە کوالیتەکەی هەولێرا دەرچوو مەفروضە نەخۆشکە بەکاری بەم جۆرە باسیینەکەین کامانن ئەو وڵاتانەی کە لە ڕووی دروستکردنی دەرمانەوە وڵاتی باش و پێشکەوتنەوە دەرمانەکان ینی دەرمانێکن کە ینی شیاون و باشن بۆ بەکارێنە خۆی هەموو وڵاتەکان دەرمانەکان دروستەکەن و ئەشینێرن بۆ دەرەوە سا جاران وڵاتی عێراق شارەزایی ئێوە بەپێی بەڵێ ئەیدێنە دەرەوە سا عێراقی چ وڵاتانی کە دەرمانی ئیسرا دەکرد بەڕاستی باشترین کوالیتیە بوو ئەو دەرمانە کە چێتە دەرەوە بۆ وڵاتێکی تر وڵاتانەش هەموو لای خوان فەحسێک تو هەم لە وڵاتەکانی ترش فەحسەکرێت من ناتوان بزەڵ بڵام فلان وڵات بەڵام دەرمانە خراپەکان کامانن ئەوانن کە لە هەنێک وڵاتە بە شێوەی قاچاق یا بە شێوەی نهێنی دروستەکرێن ئەو دەرمانە زۆر دێن بۆ ئێرە مەسەڵەن ئەوانەی تەجاوزەکە بۆ وڵاتەکانی تر نەک بۆ ئێرە تەجاوزەکە بۆ تورکیا وڵاتەکانی تریش ئەڕات یعنی لە هەموو عالەمامە هەیە هاتووە بۆ ئێرە دروستەکرێت بەڵێ فترەی پێشوو دەمانێکی زۆر گیرە بەڕێگەی قاچاق دروستەکرێت لە نهێنیە لە جەرزەمینە لە کانەکانە دروستەکرێت لە پاپۆرە دروستەکرێت شتێکی تریش هەیە باسەکەن لەوە کە ئەو هەموو دەرمانانەی بازرگانەکان دێنن بۆ هەرێمی کوردستان لە بڵێن لە وڵاتێک هێنن ئەو وڵاتە ئەو حەبە بۆ خەڵکی خۆی بەکار نایێت لەوانەیە کوالیتی نزمتر بێ بۆ ئێمەینێت ئەمە کاریگەری نییە ئەگەر ئەم هەموو دەرمانانە بێن بۆ وڵاتی ئێمە تەمان کاریگەری تاواتیە بێت بەڵام ئەوە کەسی یەکەم پلێ پرسە حکومەتی هەرێمە تاوەکو بتوانێت کوالیتەکەی ڕێ بخات بەڵام ئەومە بیر نەچێت چکە من شتەکان هەبێ بەڕاستی وەکو خۆی لێتە بێن سا ئەو دەمانی کە لە فەڕەنسا دروستەکرێت بۆ هاوڵاتێکی خۆی دروستەکە و بە فەڕەنسی لەسەر نووسێ بە کوالیتیکی چاک بەڵام بە عەدەدی کەمتر بۆ من لە پاکێتێکە 10,000 پاکەت دروست بکات چکە هاوڵاتەکانی خۆی بە ئاسایی ناتوانێت کەمتر بەکارهێنن زۆر بەکەمی بەکارهێنێت ناتوانێت زۆر کەم دروستەکە
زۆربەی دەرمانەکان بۆ وڵاتانی جیهانی سێم وەکو وڵاتانی شەرقیەوە ڕۆژهڵاتی ناوەڕاست و بە پاکستان و ئەفغانستان و وڵاتە سعودی وڵاتە عەرەبیەکان بەکارهەیە یعنی بڕابکە هەنێ دەرمانەیە کە دۆزراوەتەوە هێشتا لەوەڵاتەکەی خۆی بەکار نایە بەڵام لێرە هەیە هەموو ئەنێرن بۆ ئێرە بۆ چکە لای خۆیان زۆر گرانە و زۆر زەرور و پێویست نەبێ نایەن بەنەخۆش مەگەر لەسەر لێواری مەرگ بگرە نایەن باش دکتۆر ئێ وەکو پزیشکێکی دەرمانسازی پسپۆڕ ینی ڕێنمایی چیتانێ بۆ هاوڵاتیان یا بۆ ئەو کەسانەشی کە لەو شوێنانە کارەگەن کە هاوڵێن دەرمانخانەیە سەیدەلەیە دەرمانیان بە خەڵکی بەنسبەت نەخۆشەوە خۆی نەخۆش مەفروضە لە لای دکتۆر تەشخیصی بۆ بکرێ و لە دەرمانخانەیەکی ڕسمی دەرمانەکانی خۆی وەربگرێ بۆچی دوایی بەرپرسیارەتی ئەچێتە سەر ئەم دوو شەخسە خۆی ئەم دوو کەسە و پێویستە نەخۆش لە کاتی پێویستە سەدانی دکتۆر بکە سەبری هەبێت لەوەی کە چاک ئەبێتەوە و دەرمان بە بەردەوام بەکار نهێنێ و هانی خەڵکیش نەهات دەرمان بەکاربێن ینی بڕۆبکە جاری وا بینی سێگەژنی گەڵک بانیان کۆبنەوە سێ چوار قۆڵی کۆبنەوە بێگەوە دەرمانە گۆڕن من بینی وڵاتی دەرمان لە بین یەکتیا گۆڕنەوە ینی ئەڵم بۆ باشم لە بۆ باش نەبوو ینی هەندانی هەر کەسێک لە ماڵی خۆی دکتۆرێکە بەڵێ ینی هەندانی خەڵک بۆ ئەوەی کە دەرمان بەکار بێنێت لەبەر ئەوەی کە ئەم بۆ باش بۆ ئەو بۆ باش نەبووە ئەمە کارەسەتێکی زۆر خراپ لەبەر پێویستە هاوڵاتی لە کاتی پێویستە دەرمان بەکار بێنێ وەکو ئینگلیز ئەڵێ مینیمم دراگ مینیمم ساید ئیفێکت کەمترین دەرمان کەمترین زیان هەم مادیەن هەم معنویان کەمترین زیانیش ئەکاتیایە وە کاتێکی کەمیش لە هەردوو زیانەکە لاچی لە ڕووی مادیەکەوە هەنێک کەسێ بڵێ جاخۆ من 2013 پێم نە بۆ تۆ 2013 لاچە ئیمالیکەی بەڵام لە وڵاتانە نە ئەو بە ئینشورانس و بە پارێکی گەورە ئەدرێ تۆ ناتوانین بە ئاسانی ئەو پارێ بێت چکە چەو پارێکە تۆ وەریەگری حکومەت لەو سەر دوای لێت سەرنێتەوە سەری مانگ گیرفانی ڕێک ئەوانی ئەیکاتەوە میدەرێنێتەوە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر لێر حەسەن پزیشکی دەرمانسازی پسپۆڕ سپاس بۆی کە ناوی بیان باش